كم شيء أو رأيك يفتوت عن رأيك بريمة أو رأيك يفتوت عن بردوان بخزمت في غنبري قال عليه الصلاة والسلام بخزمت دايك ما عايشة لك النظام من إخواني السلام. بەناوی خی گەورە و میهرەبان بێگومان ئێمە ئەوڕۆ وەک بەشی پەروەردە و بانگەوازی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری لێرەین بۆ ئەوەی کەوا ئەو گوڵانەی کە لە پرۆژەی بەهای فەرموودە طبعاً کۆمەڵێک قوتابی سەڵتیان هینابوو لە پرۆژەی بەهای فەرموودە لەو پێشبڕچەی کە بۆ فەرموودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کرا چەندین قوتابی سەڵتیان هینابوو. اینجا بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی بڕیاریدا کەوا ئەو قوتابیانە خەڵات بکاتن ئەوانەی کە سەڵتیان هیناوە. جا ئێمە ئەمڕۆ بە هاوکاری بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی وەکو بەشی بانگەواز و پەروەردە لێرەین بۆ ئەوەی کەوا ئەو قوتابیانە خەڵات بکەین و بۆ ئەوەی ببێتە هاندان. طبعاً ئێمە وەکو بەشی پەروەردە و بانگەواز هەمیشە پشتگیری ئەم پرۆژانەمان کردو بە تایبەتی و جەنابی مامۆستا مەڕوان هەموو ئەو پرۆژانەی کە گەنجانمان منداڵەکانمان پەپولەکانمان ئەوانە کە هانیانەدات پەروەردە ببن بەرەو پەروەردەیەکی تەندروست ئێمە هەمیشە پشتگیری لەم جۆرە پرۆژانە دەکەین و هاوکاریان دەبین و تەشجیعیان دەکەین بۆ ئەوەی بە تەندروستترین و جوانترین شێوە ئەو منداڵانەمان پەروەردە بن پشت بەخوای پەروەردگار. ئینشاءڵڵا خۆی گەورە دەزایان باتەوە لە دنیا و لە قیامەتدا ئینشاءڵڵا بەردەوام ئەبن بۆ ئەوەی کە پرۆژەی گەورەتر و گەورەتری لەم شێوەیە بڕەخسێنن بۆ گەنجانی دیکەی وەکو ئێمە و لە دوای ئێمە دنوە بۆ ئەوەی بۆ قۆناغەکانی دیکەی دیکەش کە ئێمە گەورەترە بین و بۆ قۆناغانەش بگونجێت. ئینشاءڵڵا خۆی گەورە یار و یاوەریانە بێت لەوەی کە پشتیوانیانە بێت لەوەی کە بەردەوام بن ئەوە پەرە بە بوارەکانیان بداتەوەکو پرۆژێکە زۆر گەورەتر لێ ئەکەن. بەخوای بەخشندەی میهرەبان زۆر دڵخۆشم کە بەشدارم کردووە لە پرۆژەی بەهای فەرموودە لەبەرەوەی زۆر سوپاسی بەهای فەرموودە ئەەکەم لەبەرەوەی هەر هەموو بەشدار بووان کە نمرەی سەڵتیان بەدەست هێناوە خەڵاتیان کردن و زۆر سوپاسی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵ ئیسلامی یەکەم کە هەر هەمویان خەڵات دەکەنەوە دووبارە.